حکایەتەکانی مەلای مەشهور. مەلای مەشهور دراوسەیەکی هەژاریان دەبێ، هەر جارێ شتێک لە ماڵی مەلای مەشهور دەبا بۆی ناگێڕێتەوە. ڕۆژێک مەلای مەشهور لە ماڵدا دانیشت بوو، دراوسەکان دای لە دەرگا. ئەویش دەرگای کردەوە، تەماشای کرد، دراوسەکەیانەوە هاتووە گوێ درێژەکان بەرێت. مەلای مەشهوریش وتی: ببوورە، گوێ درێژەکەم ژنەکەم بردوێتی بۆ بازار، داوای لێبوردن دەکەم. لەم کاتەدا گوێ درێژەکە دەستی کرد بە سەڕی. دراوسەکان وتی: ئەوە عیب ناکەی درۆ دەکەی، ئەوە نییە گوێ درێژەکە لە ماڵەوە دەزەڕێ. مەلای مەشهوریش وتی: بەخوا کابرایەکی سەیری، بە قسەی من بڕوا ناکەی، بە زەڕنی گوێ درێژەکە بڕوا دەکەی. حکایەتەکانی مەلای مەشهور. مەلای مەشهور ڕۆژێکیان ویستی کونێ بکاتە دیوارەکان تاوەکو دەرەوە ببینی. دیوارەکەشان بە تەنیشت خانووی کەر و وڵاخی دراوسەکانەوە بوو. مەلای مەشهور کونی کردە دیوارەکە و تەماشای کرد، هەندێ مەڕووماڵات و وڵاخی بینی. اینجا بانگی ژنەکەی کردووتی: ژنەکە ڕاکە، لە دیوارەکەدا گەنجینێکی باشم دۆزیوەتەوە. حکایەتەکانی مەلای مەشهور. ڕۆژێک مەلای مەشهور سەردانی گوندێکی کرد و کە گەیشتە ناو گوندەکە سڵاوی لە کۆمەڵی خەڵک کرد. یەکێک لەوانە وەڵامی سڵاوەکەی مەلای دایەوە وتی: مەلای مەشهور، بەخوا بە کەراکەدا تۆم ناسیەوە. مەلای مەشهوریش وتی: ئاخر ڕاستەکەی، کەرەکان یەکتری دەناسنەوە. حکایەتەکانی مەلای مەشهور. مەلای مەشهور ڕۆژێک چوو بۆ بازار بۆ کڕینی شیر بۆ لای شیرفرۆشێکی ساختەچی. وتی: سەتڵێ شیرم بەرێ. شیرفرۆشەکە وتی: بەسەر چاو، بەڵام سەیرە، تۆ 2 سەتڵت پێیە. مەلای مەشهوریش وتی: ئاخر سەتڵێکیان بۆ ئاوەکە و سەتڵێکیشان بۆ شیرەکە. حکایەتەکانی مەلای مەشهور. جارێکیان مەلای مەشهور لەگەڵ کوڕەکەیدا دەچێت بۆ داوەتێک، بەڵام کاتێک هاتنە دەرەوە پێڵاوی کوڕەکەیان دزی بوو. کوڕەکەش بەمە زۆر بێتاقەت بوو، خۆی تووڕە کرد و سوێندی خوارد: ئەگەر پێڵاوەکەم بۆ نەدۆزرێتەوە باوکم چی کرد منیش ئەوە دەکەم. خەڵکەکە هەموو سەریان سوڕمان لەو هەڕەشەیەکە کردوێتی. وتیان: بۆ باوکت چی کرد؟ کوڕەکەش وتی: وەڵا باوکم بە پێ خاوسی چوو بە ماڵەوە. حکایەتەکانی مەلای مەشهور. مەلای مەشهور لە دەشتا دەبێت کەرەکەی لێون دەبێت، دواتر کەرەکەی دەدۆزێتەوە، دەگەڕێتەوە بە ماڵەوە، هەر دەڵێت: ئەلحەمدولله ئەلحەمدولله. خەڵکەکە پێی دەڵێن: ئەوە چێوە ئەلحەمدولله زۆر دەکەی؟ ئەویش دەڵێت: لە ڕاستیدا کەرەکەمون ببوو لەو دەشتدا، خۆ ئەگەر خۆمی بەسەرەوە بوومایە خۆیش مون دەبووم، ئەو کاتە کێ بۆ ئێمە بگەڕایە؟ حکایەتەکانی مەلای مەشهور. مەلای مەشهور ژنەکەی دەمرێت، بەڵام زۆر بێتاقەت نابێ بووی. دواتر کەرەکەشی دەمرێت، بەڵام بۆ کەرەکەی زۆر بێتاقەت دەبێت. هەندێک لە هاوڕەکانی مەلا دێن بۆ ماڵی بۆ سەرخۆشی، پێی دەڵێن: وەڵا سەیرە، ژنەکەت مرد بێتاقەت نەبووی، بەڵام کەرەکە تۆپی خەمێکی زۆرت بۆ خوارد. مەلای مەشهوریش وتی: ئاخر کە ژنەکەم مرد، دراوسەکان هاتن و وتیان: خەمت نەبێ، ژنێکی باشتری بۆ دەدۆزینەوە، بەڵام کە کەرەکەم تۆپی تا ئێستا کەسی قسەی بۆ نەکرد. کۆمەڵی خەڵکی پرسیارە لە مەلای مەشهور کردبووتیان: ئەرە تۆ حیساب دەزانی؟ ئەویش وتی: بەڵێ. وتیان: دە باشە، 4 درهەم دابش بکە بەسەر 3 کەسدا. مەلای مەشهوریش وتی: بۆ هەرێکێ لە ئێوە درهەمێک. ئەوانیش وتیان: ئەی درهەمەکەی تر؟ مەلای مەشهوریش وتی: ئاخر درهەمی 4ەم حەقی حیساباتی خۆمە. لە شوێنێکی چۆڵیدا مەلای مەشهور بە ڕێگادا دەڕوات و دڕکێکی گەورە دەچێت بەناو قاچیدا، دەگەڕێتەوە بۆ ماڵەوە، دڕکەکەی بۆ دەردەهێن و ئەویش هەر سوپاسی خوای گەورە دەکات. ژنەکەی پێی دەڵێ: ئەوە بۆ ئەوە سوپاسی خوا دەکەی؟ ئەویش دەڵێ: ژنەکە بەس نەبوو پێڵاوە تازەکان لە پێدا نەبوو، ئەجنا دڕکەکە دەچوو بە پێڵاوە تازەکانە. ڕۆژێک مەلای مەشهور سواری گوێ درێژەکەی دەبێت و دەچێت بۆ بازار، بەڵام لە نیوەی ڕێگەدا بیری دەچێت بۆ کوێ دەچێت.
هەر بۆیە کەرەکەی ملی ڕێگە دەگرێ و دەڕوات لە ڕێگادا کابراەک بە مەلای مەشهور دەکات و پێ دەڵێ ئەوە خێرە بۆ کوێ دەچیت مەلای مەشهوریش دەڵێ بەخوا من نازانی بەڵام کەرەکە دەزانێ جەنازەیەک بەلای مەلای مەشهوردا تێدەپەڕێت پرسیاری کرد ئەوە کێیە مردووە وتیان وەڵا فڵانە کەس مردووە مەلای مەشهوریش وتی توخوا بەڕاست کەی مردووە ئیتر مەلای مەشهور دوای جەنازەکە کەوت تومەزە کابرا نەمردووە لە هۆشی خۆی چوە و لە دارەمەیتەکە ڕاز دەبێتەوە دەست بەجێ مەلای مەشهور دەبینێ بانگ دەکات مەلای مەشهور توخوا فریام کەوە وەڵا من نەمردووم مەلای مەشهوریش دەڵێ قابیلە بڕوا بە تۆ بکەمەوە ئەو هەموو خەڵکە بە درۆزن بزانم مەلای مەشهور دەچێتە مزگەوت تاوەکو نوێژی جەماعەت بکات گەمژەیەکیش لە ڕیزەکەدا دەبێ و لە پاڵ مەلای مەشهوردا لە کاتی نوێژکردندا گەمژەکە مێوژێک دەردەێنێ و دەیخاتە ناودەمێەوە مەلای مەشهوریش یەک سی خوڕمەی پیا دەماڵێنێت بەڵام کابرا حاڵی نەبوو دووبارە مەلای مەشهور سی خوڕمەیەکی دیکەی لێ دەدا کابرای گەمژەش لا دەکاتەوە بەلای مەلای مەشهوردا و دەڵێ بەخوارە و دەنکە مێوژم پێبوو ئەجنا بەشی تۆشم دەدا مەلای مەشهور کەرەکەی هون دەبێ سوێن ئەخوار کاتەبی دۆزێتەوە دەیفرۆشە بە 1 دینار دواتر کەرەکەی دەدۆزێتەوە ئیتر دەبواە لەبەر سوێنەکەی کەرەکە بفرۆشە بە دینارێ نەی دەزانێت چی بکە هەر بۆیە پشیلەیەکی ناو بەسی بە ملی کەرەکەوە دواتر بردی بە بازاڕ و هاواری دەکرد کێ ئەم کەرم لێ دەکڕێ بە دینارە پشیلەکەش بە 100 دینار بەڵام هیچیان بەتەنها نافرۆشم